بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز. جەژنی قوربانی پیرۆزتان پیرۆز بێت. هیوادارم خوای گەورە لە هەموو لایەک پیرۆزی بکا و نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکا و حەجی حاجیانیش قبوڵ بکات. لێرەوە پڕبەدڵ بەناوی خۆم و هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و ستافی کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ پڕبەدڵ پیرۆزبایی جەژنی قوربانتان لێ دەکەین. خۆشحاڵم کە لەم بەرە بەیانەی جەژنی یەکەمی ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا لەگەڵ هاوکارم کامەران بووینەتەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە بتوانین لەم ڕۆژانی جەژن کە پێکەوەین ساتێکی خۆش و پڕچێش پێکەوە بەسەر بەرین. زۆر سپاس جەلال، جەژنی پیرۆز بێ، جەژن لە مامۆستا پیرۆز بێ، جەژن لە هەموو تەواوی کوردستان پیرۆز بێ. هیوادارم جەژن بێتە هۆی ئاشتبوونەوەی دڵەکانمان لەگەڵ پەروەردگارە. زۆر سپاس کامەران. بینەرانی عزیز، دیارە دەستپێکی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا سەربەز جەباری دەبێت. بانخواست کە قسە دەکەین لەسەر ئەو بابەتە کۆمەڵایەتیانی کە لەگەڵ دەستپێکی جەژن دەبێ خەڵکی ڕەچاوی بکەن، واروەها گەورەترین سونەتی جەژنی قوربان کە قوربانیکردنە پێکەوە گفتوگۆی لەسەر دەکەن. مامۆستا زۆر سپاس بەو دەرفەتەوە جەژنت پیرۆز بێت. ئەگەرچی لە کاتمان گرتووی بەم بەرە بەیانیە کە یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزە لێرەوە سەرەتا جەژنە پیرۆزی خۆت لە کێیەکەی کە دەبوو ئێستا لەگەڵ ئەوانە بیت و دوازار دەچینە سەر باسەکەش. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. خواهی پروردگار جەژنی هەموو لایەک قبول کا و طاعەتی حاجەکان بە تایبەتی قبول کا و جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانان بە تایبەتی لە بەڕێستان کە ئێستا من لەگەڵ جەنابتانە دانیشتوم. خواهی پروردگار جەژن لە هەموو لایەکتان قبول کا إن شاء الله تعالى. جەژن بێ بە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و هەر کەسێکی تریش گوێی لە دەنجی منە جەژنە پیرۆزەی لێ ئەەکەین و خواهی پەروەردگار ئەم جەژنە بکا بە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک إن شاء الله تعالى. بەڵێ مامۆستا، دەستپێکی جەژنی قوربان ڕەنگە جیاوازێکیش لەگەڵ جەژنی ڕەمەزاندا هەبێت. ئەو بابەتە کۆمەڵایەتیانی کە دەبێت خەڵک لە کۆمەڵگەیەمە ڕەچاوی بکات چی هەیە؟ بەتایبەتی ئێستا بۆ نمونە بازدەوە دەکرێت لە دوای نوێژ یەکسەر خەڵک بە هەڵ نەکرێتە سەر ماڵەکان، یعنی ئەو خاڵانی کە پێویستە خەڵ ڕەچاوی بکە چی و چی؟ دیارە جەژن لە ئیسلامە یەکێکە لە نیشانە و دروشمەکانی خوای پەروەردگار و خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەر هەموو خاوەن تەقوا و مسلمانێک کە دروشمەکانی خوا بەرز ڕاگرێ. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. خوای گەورە فەرمێ هەر کەس دروشمەکانی خوا کە دروشمی گەورەی خوا لەو بابەتەیە لەو سورەتەیە کە ئاەتەکەی تیا هاتووە کە سوورەی حەجە بریتە لە حەج و قوربانی. بۆیە ئێمەی مسلمان فەرزە لەسەرمان حەج زۆر گەورە و مەزن بێ لە دڵ و دەروونمانەوە بە گەورە و مەزنی ڕایگرین. جا دروشمی حەج لە ئیسلامە کۆمەڵێک ڕەهەندی زۆری هەن. دیارە جەنابەت زیاتر تەئکید لە ڕەهەندە کۆمەڵایەتەکە یەکەیتەوە. جەژنی قوربان بە تایبەتی کە لە دوای ڕوکنی گەورەی حەج دێ بریتە لەوەی کە ئەم کەسە ئەم مرۆڤە کۆمەڵێک شت بکە. یەک لەوانە بەهێزکردنی لایەنە کۆمەڵایەتی، لایەنی کۆمەڵایەتی کە ئیسلام زۆر گرنگی پێداوە بۆ ئەوەیە کە هەمیشە ژیانی مرۆڤەکان خۆش بێ. خوای پەروەردگار زۆری مەبەستە کە ژیانی ئێمە زۆر بە خۆشی بڕوا، ژیان دوور بێ لە کێشە و لە گرفت و لەوانە. بەخوای پەروەردگار پێی خۆشە کە هەمیشە مرۆڤەکان تەبابن و برابن و دڵیان خۆش بێ. بۆیە لایەنی کۆمەڵایەتی جەژن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام زۆر گرنگی پێداوە و لەم ڕۆژانەیە ئەوەی کە لایەنی کۆمەڵایەتی بەهێزەکە ئەوەیە خەڵکی دەوڵەمەند و فەقیر، خەڵکی خوێنەوار و نەخوێنەوار، خەڵکی پلەدار و بێپلە هەمووی وەکێک ئەگەڕێ. ئەوە لە وڵاتی ئێمە زۆر جار وایە خەڵک بەرپرس و ئەوانە نابینە. جنال ئەسڵ لە وڵاتی مسلمانانە ئەوەیە کە بەرپرسی یەکەم نوێژی جەژن بۆ خەڵک بکە. یعنی کەسی یەکەمی وڵات کە پێی وترێ سەرۆک، پێی وترێ ئەمیر، هەر ناوی خەلیفەیە هەرچیەکە، ئەم کەسە کە نوێژی جەژنی کە ڕێک دێتە خوارەوە لەگەڵ ئەو خەڵکەیە جەژنە پیرۆزاک، دواتریش ئەو خەڵکە لەگەڵ ئەوە وەکو ئەو. بۆیە حکمەتی یەکەمی کۆمەڵایەتی جەژن بریتێ لە دروستبوونی یەکسانی لە نێوان بەندەکانە. و حکمەتێکی تریشی ئەوەیە وەکوتم ئەو کەسانەی کە زۆر سەرقاڵن، بە تایبەتی خەڵکێکە بەهۆی ماڵ و کار و کاسبی و چی و ئەوانەوە سەرقاڵن، لە جەژنا جۆرێک لە جۆرەکان ئەم سەرقاڵیان نامێنێ. کە سەرقاڵێکەیان نەما جۆرێک هەست بە خۆشی و شادی ئەکەن. ئەگەر چی جەژن بۆ خۆی پێش ڕەهەندە کۆمەڵایەتێکەکەیش وەکوتراوە ڕەهەندی دەرونیشی هەیە. من بیرم لەوە ئەکردەوە مناڵێک
دوێنێ دایکی سەعات 11 بۆی خەبەر نەبووەوە بەڵام ئێستا ئەم بەیانێ لەگەڵ نوێژی بەیانێ کە گوێی لە تەکبیرات بۆ ئەم مناڵە یەکسەر هەستاوە دێ بۆ نوێژ ئەمە یەکسەر پێمانەڵێ پەیوەندیەکی بەهێزەیە لە نێوان جەژن و لایەنی دەرونی مرۆڤە ئەم مرۆڤە هەر بە سروش بە طەبیعەت حەزی لەم جەژنێ و خۆی پەروەردگاریش وای کردووە کە ئەوێ ئەم مرۆڤە ناو بەناو جۆرێک لە خۆشی و شادی دەربڕێ بۆی تووشی مەلەل و بێزاری و بێتاقەتی نەبێت واتە بەشێکی تایبەتە بە منداڵەوە بەڵێ بێگومان بەڵێ مامۆستا هەر لەسەر پەیوەندە کۆمەڵایەتیەکان و بتەمکردنی پەیوەندە کۆمەڵایەتیەکان ئەبینین لەم ڕۆژگارەدا ئێستا پەیوەندە کۆمەڵایەتەکان بەرەبەرە بەوەی ئەنتەرنێت و کۆمپیوتەرەوە ڕوو لە کەسبوونەکە چۆن بتوانین ئەو پەیوەندە کۆمەڵایەتیانە زیاتر بتەوە بکەین و بەرەو پێشەوەی بەرین ئاینی پیرۆزی ئیسلام بۆی کە مرۆڤەکان هەمیشە پەیوەندیان بەهێز بێ کۆمەڵێک عیبادەتی کردووە بە فەرز لەسەریان من نوێژی جەماعەتە نوێژی جموعەیە نوێژی جەژنەکانە کە لای بەعزێک زانە فەرز و واجبە ئەمانە بۆ هەن بۆی ڕۆژانە ئەم کەسانە یەکتری ببینن بۆی ڕۆژانە ئاگایان لە یەکتر بێ بۆی ڕۆژانە بزانن عادەتەن ئێستا ئێمە کە نوێژی عیشا کرێت نوێژی خەوتنانە کرد یەکسەر مامۆستا هەستەکە کەسێک چەند شەوێکە دیار نییە پرسیاری ئەوە کا بچین بۆ ماڵێ جاری وا هەیە خەڵکێکی تر تۆ احتیمالی هەیە هەر نەتبینی بێ ئێستا بەعزێک دراوسێ هەیە ڕەنگ بێ بە مانگ و دوومانگی شەکتری نەبینن ئەم جەژنە فرسەتێکی گەورەیە بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیە بەهێزکەینەوە بۆ ئەم خەڵکە ببینین بزانین چێ دراوسێمانە بەداخەوە کە ئەوە بۆ خۆی کێشەیەکە کە کێشەیەکی گەورەی ئەوەش بۆ خۆی قەیرانە قەیرانی کۆمەڵایەتیە کە خەڵکێک نازانێت دراوسێکەکەی ناوی چییە خەڵکێک نازانێت چێ دراوسێتی دواتر پرسیاری لەکەن ڕنگ بێ نەزانێ دراوسەکانی چێن بۆیە ئەم جەژنە فرسەتێکی زۆر گەورەیە بۆی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزکەین زاناکان ئەڵێن هەوڵدەن لە جەژنە ئەو کەسانی کە نایان بینن زیاتر سەردانیان بکەن یعنی سەبوونە من و ئەم برای ڕۆژان ڕنگ بێ لە مزگەوت یەکتری ببینین پێویستمان بەگەردن ئازایی و مەرحەبایی هەیە بەڵام کەمتر لەگەڵ ئەماوەکو لەگەڵ کەسێکا کە احتیمالێ بە 2 مانگ جارێک نەیبینیم احتیمالێ بە ساڵی جارێک نەیبینم بۆیە زانەکان ئامۆژگاریان وایە ئەو کەسانی کە درەنگ ئەیبینی پەیوەندیەکە لەگەڵا بەهێزتر بکەیت بۆی هەمووکو کە شتێکە هەیە لە پەیوەندیەک لە نێوان تۆ ئەو دواتریش هەموو کەسێک مافی هەیە لەسەری ئەوەی کە قورئان ناوە ذەوی القوربا ذەوی القوربا یعنی خزمی نزیک لە شەرع تا 4 پشت پێوترێ خزمی نزیک یعنی من تا 4 پشت ئەوانە هەموو خزمی نزیک من خی گەورە فەرمانی پێم کرد و چاک زۆر باش مامۆستا سەبارەت بە ئاشتبوونەوەی خەڵک لە نێوان یەکتردا بەتایبەتی خزم و کەسوکار طبعا ئەمڕۆکە بەهۆی ئەو هەموو کێشە کۆمەڵایەتی کە هەیە تەنانەت خزمەکانی زۆرجار پەرتەوازە بوون نزیکەکان چ جاوی کە بگا بە دراوسێ یەکتر ناناستن بەهۆی هەندێ ینی کەمتر ئەو هاتوچۆیی کە هەیە لە جەژنە کاتێک کە دەتەوێت ئاشت ببیتەوە یا هەر کەس دەدوێنی کە پێی بڵێ بۆ ئاشنابیتەوە لەگە فڵانە کەسا ئەو کێشەیی خۆی بە تایبەت دەزانێت لەوەی کە نایەوێت لە جەژنیشە ئاشت ببێتەوە تەنانەت ینی چی بکرێ کە لە ڕووی دەرونیەوە کاریگەریمان هەبێ بەسەر ئەو خەڵکەوە کە هیچ کەس کێشە و مەشاکیلی خۆی لەگەڵ بەرامبەرەکەی بە جیاواز سیر نەکا کە جەژن نەتوانێت ئاشتیان بکاتەوە بەڵێ لە ئیسلامە سەلامەت القەلب یعنی پاکردنەوەی ناخی ئینسان زۆر گرنگە یعنی مە زۆر گرنگە ئینسانێک کە بەعزێک عیبادەتی کەمیە بێ بەڵام ناخی پاک بێ خی پەروەردگار ئەم عەبدەی زۆر خۆشەوێ لە کەسێک کە بە حیسابی خۆی عیبادەتی زۆرە و ناخیشی پڕە لە بغز و ڕق و چینە بەرامبەر بە خزمی بەرامبەر بە دراوسەی بەرامبەر بە ئەندامەکانی خێزانی خەڵکێکی زۆر هەیە لە وڵاتی ئێمە ئاڵێ من گردنی بووکەکەم ئازان ناکەم مۆڵێ گردنی خەسووم ئازان ناکەم مۆڵێ گردنی پورم ئازان ناکەم ئەمە زۆر خراپە ئەم جەژنە ئامۆژگاری خۆم و هەموو کەسێک چێگوێی لە دەنگمانە فرسەتێک کە خی پەروەردگاری هێنایەتی پێش بۆ ئەوی کە ئەوانی کە بینیان وای ئاش بنەوە لەگەڵ یەکترە یعنی هەر کەسێک کە دڵی ساغ نییە لەگەڵ هەر کەسێکە فرسەتێکی زۆر باشە چونکە خەڵک هەموو ئێستا دەرگای لەسەر پشتە عادەتەنێتر خەڵکی ئێمە لە سەعات 8 بەدواوە دەرگا ئەکاتەوە و چاوەڕێوەکە هەموو کەس سەردانی بکە بەڵام لە جۆرەکان دڵی ئینسان ئەگۆڕدرێ لە جەژن بەس مامۆستا دوای سیر دەکەچنەوە سەر هەمان کێشە تۆ کە من و تۆ گردنازاییمان لە یەکتر کرد لەوەی کە تێپەڕیوە لە ڕابردوو پێکەوە لە بینمانە دوای جەژن بچووکترین شت جارێکی دەگەڕێنەوە سەرەوانی ڕابردوو بەڵێ جا ئەمە لێرە ئینسانی موسڵمان ئەڵێن مەرجیتەوە بە ئەوەی کە ئینسان هەڵدان نەگەڕێتەوە بۆ پێشتر ئینسانی موسڵمان ئەبێ بیرکاتەوە چی ڕێیەک بردمی بۆ ئەو تاوانە یعنی بێ من بیرکەمەوە چی شتێوای لێکردم لەگەڵ خزمەکەما بینم نیە ئەو ڕێگانە خەتەعکە دیارە ئینسان لە بەرخوا ئەو شتێکی ترە ئینسان جاروێت لە بەرخوا لەگەڵ کەسێکا قسە ناکات چونکە زەرەریە بۆ دینی یا بۆ ژینی ئەوە حاڵەتێکی ترە بەڵام بەعام ئێمە ئیسلام فەرمانی پێکردوین لەگەڵ هەموو کەسێکا بینمان باش بێ مەگەر کەسێکە بۆ خۆی ناوێیەوە کوتم شتێکی تایبەتی هەیە ئەجینا ئینسان هەوڵدا لێرەوە کە ئێستا ئەم بە ڕێزانی کە ئێستا لە جەژنە یەکتری ئاشتەکەنەوە
دوعا بکە خۆی پەروەردگار هیدایەتی داجارێتە نەشێتەوە سەر هەڵەکە ئەو دوعایە زۆر گرنگە دویش هەندێک جار کەسێک نایەوێ وا بکە بەڵام کەسی دووەم واکە بۆ نمونە خەڵکێکی زۆرمان هەیە بە تایبەتی گەنج ئەڵێ من نامەوێ ئەو خزمە پیرم ئەو خزمە بەتەمەنم بێتر خەسوویەتی باوکێتی دایکێتی نامێ دڵی لێم بێژێ بەڵام ئەو هەر خراپە لەگەڵمە ئەو کاتە ئەم تاوانبار نییە ئەو کاتە تاوانەکە گەڕێتەوە بۆ ئەو کەسەی کە هۆکار بوو بۆ دروستبوونی کێشەکان زۆر باشە بەڵام پێویستە ئەم هەوڵی خۆی بیا بۆینەکەوایە بۆ ئەوەی فەرزە لەسەری هەوڵدات هەمیشە بین خۆشی بین چاچی بپارێزێ لەگەڵ خزم و کەس و کارێ جوانە بەڵێ قوربانیکردن مامۆستا سەبارەت بە قوربانیکردن کامڕۆ دیارە خەڵکێکی زۆر هەرچەندە ئەمە لەگەڵ هەموو جۆژنەکان و مامۆستایەکان لە مزگەوت زیاتر ڕوونی دەکەنەوە سنەتی قوربانیکردن چۆنە ئێمەش ناتوانین جارێکی ترەمەش هەر دەبێت بیڵێنەوە پێویستیشی دەزانین چونکە دەرفەتە لەم سێ چوار ڕۆژە کە پێویستە خەڵک قوربانیەکی زۆر بکە سنەتی قوربانیکردن چۆن دەکرێت دیارە ئەم چوار ڕۆژە کە زۆر پیرۆزن لای خوا بە تایبەت ئەمڕۆ هەندێک زانە پیان وایە ئەمڕۆ پیرۆسرە لە ڕۆژی عەرەفە ڕۆژی یەکەمی جەژن کە پێوترێ و من نەحر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ئەعظەم الئەیام مەزنترین ڕۆژەکانی ساڵ لای خوای پەروەردگار ئەمڕۆیە ئەو سێ ڕۆژەی تریش ئەبنە پاشکۆی ئەم لەگەڵ ئەمادێن ئەم چوار ڕۆژە خوای پەروەردگار لە قورئانە باسی کردووە ناوی بردوون زانەکانە فەرموون باشترین کردەوە لەم چوار ڕۆژەیە کە بکرێ بریتێ لە ڕشتنی خوێن مەبەستمان پێ خوێنی ئاژەڵە کە خوای پەروەردگار دیاری کردووە کە پێوترێ ئەنعام لە شەرعە قوربانیکردن سنەتێکی گەورەیە و لەگەڵەوەی کە سنەتێکی گەورەیە حکمەتی خۆشی هەیە دیارترین حکمەتی قوربانی بریتێ لە شکرانەی خوای پەروەردگار سوپاسکردنی خوای پەروەردگار کە تەمەنی باقی کردووی بۆ ئەم چەند ڕۆژە پیرۆزە دواتری شکرانەی خوای پەروەردگار لەسەر ئەو ناز و نیعمەتی کە خوای پەروەردگار خۆی ماڵی پێداوی خۆی شێڵێ بیبەخشە بیکە بە قوربانی لێشت خۆشە بم بۆی قوربانێکەوە ئەمە ئەو پەڕی فراوانی ڕەحمی خوای پەروەردگارە بۆ ئێمە دواتر دڵخۆشکردنی فەقیر و هەژار وەکوتم حکمەتی گەورەی جەژن هەمیشە لەوەیە کە دڵی فەقیر و هەژارەکان خۆش بێ و ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان هەست بە جۆرێک لە جیاوازی نەکەن جا قوربانی لە شەرعاوە دانەنراوە هەندێک خێر تایبەت بێ بەس بە موسڵمانان یعنی من گریمان درا و سێکەم نوێژ نەکەر و دوور لە خوایەکە خەڵکی وا ڕەنگ دەکەم بێ لە وڵاتی ئێمە کەسێک قوربانێکە بابەشی بەرێ نەڵێ ئەمە نوێژ ناکا و بێدینە و باوەڕی بە قوربانی نیە لە ئیسلامە حەسەنی بەسری ئەڵێ قوربانی بەرن بۆ کافرەکانیش باشە ئەوە گەورە تابعینە فتوای هەیە ئەم قوربانیە لەبەرەوەی زۆر دەرس و وانەی تایە ئەم کافر و بێ باوەڕیش ڕەنگ بێ بە جۆرێک لە جۆرەکان بیرکاتەوە لەوەی کە بەهۆی ئەم قوربانی و خوای پەروەردگار هیدایەتی بدە بۆیە ئەوەی کە توانای هەیە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ هەر کەس هەبوو بوو قوربانی نەکرد با نەیە بۆ مزگەوت لەگەڵ ئێمەیان نوێژکە ئەگەرچی ئیمامی شافعی فەرمێ ئەم حەدیسە مەوقوفە یعنی قسەی سەحابەیە بەڵام لای زۆربەی زاناکان صحیحە قوربانی سنەتێکی گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام 10 ساڵی تەمەنی کە لە مەدینەیە ژیاوە هەموو ساڵێک قوربانی کردووە دوو قوربانیش دانەیە بۆ خۆی و خێزان و مناڵەکانی کە ئەوە سنەتە ئینسان کە قوربانیەک بکا بۆ خێزان و دانەیەکیش بۆ فەقیری ئومەتەکەی چۆن نیەتی لێ بێنرە ڕەنگە خەڵکی شێمە زیاتر نیەتەکە زۆر بەلایەوە گرنگ بێ بۆ چەند کەس بێت چۆن بێت سنەتە ئەو کەسەی قوربانیەکە بۆ خۆی لەسەر قوربانەکە حازر و ئامادە بێ ئەگەر بکرێ خۆی سەری بڕێ زۆر باشترە سنەتە چکە پێغەمبەر صلی الله علیه و خۆی بەدەستی خۆی قوربانەکانی سەر بڕیوە ئەگەر ناخۆی ئامادە بێ و قەسابەکە کا بە وەکیلی مەرجی قەساب و سەربڕیشەوەیە کە موسڵمان و نوێژکەر بێ و بسم الله کاڵێ خوای پەروەردگار ئەمە قوربانی توێ بۆ ئەم خێزانە جا ئەم خێزانە بە مردوس بەزینەوە يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە قوربانی کردو وتێتی بۆ ئەم خێزانە دواتریش کەوتێتی بۆ ئومەتەکەم زاناکانە فەرمون ئومەتەکەی زین و مردوو شەگرێت شێوازی قوربانەکە چۆن بێ بۆ نمونە ئاژەڵەکان ئەگۆڕێت ئاژەڵی بچووکمانەیە ئاژەڵی گەورەمانەیە ئاژەڵی بچووک بۆ چەند نەفەرە بێت و ئاژەڵی گەورە بۆ چەند نەفەرە بێت ئەوە تەوزیع لەسەر بێ بۆ بینەرانی پێیان ئەوترێ ئاژەڵی بچووک بۆ کەسێک یعنی یەک کەس پارەکەیەدە ئەگەر گریمان خێزانێکیش پارەیان تێکەڵاو بێ ئەمەش زۆر جار پرسیارێکە ئەگرێ ژن و مێردێک ئەیانەوێ بەیەکەوە قوربانی بکەن دایک و کوڕێک دایک بڵین باوک و کوڕێک ئەیانەوێ بەیەکەوە قوربانی بکەن مادام ماڵیان یەکە دروستەیە ئەوە بێتەوە بەیەک یعنی ئەوانیش هەر یە حیسابی یەک کەسیان بۆ کرێ لە شەرعە یەک قوربانی یعنی یەک ئاژەڵی بچووک بۆ خێزانێک سونەتە و ئەوەی کە ئەوترێ ئاژەڵی گەورە بۆ حەوت کەسە مەبەست یعنی حەوت کەس بەشداریەکە لە پارەکەیە بەڵام چەند کەس بێ بەشداریکە ئەمە دروستە بەپێی فرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام کە فەرمی خوایە ئەم ئاژەڵە بۆ هەموو ئومەتەکە لە خێرەکە بەس یەک کەسە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئاژەڵێکی بچووکی سەر بڕیوە ئاژەڵ بچووک مەبەستمان پێی بەرانە یعنی لە چاو
بڵین مانگا و ڕەشە وڵاخ و ئەوانە ئاژەڵی بچووکە بەرانێکی باشی سەر بڕیوە و توێتی ئەمە بۆ هەموو ئومەتەکە واتە بەپێی نێتی ئەوەی کە پارەکەدا بەڵێ ئەو کەسەی کە پارەکەدا ئەتوانێت وەوای سونەتە خێزانی هەموو بەشداری بکە بە مردوو بەزینەوە ئەگەر خزمێکی خۆشەویستیشی هەبێ دۆستێکی خۆشەویستیشی هەبێت توانێت بەشداری کانەوە دابشکردنی گۆشتی قوربانی بکرێت زۆر جار کێشە لەسەر دروستێ بێ خاوەنی قوربانیەکە دوو دڵە لێی بخوا بیدا بەکێ نەیدا بەشێ ئەمە گرفتێکە بۆ ئەوان سنەتە ئەو کەسەی قوربانیەکە یەکەم کەس خۆی لێ بخوا و بەشتر ئەوە دیارەکە وەکو عادەتی خۆمان خۆی و ماڵ و مناڵی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی کولوا وتصدقوا وادخروا فەرمی قوربانی بکەن بە سێ بەشەوە بەشێکی بخۆن بەپێی ژمارەی خێزانەکانە بەشێکی بکەن بە خێرەکە دیاری نەکراوە کوتم بۆ کێ بۆ دەوڵەمەند بۆ هەژار بۆ موسڵمان بۆ ناموسڵمان دیارە ئینسان ئەگەر لە حەوشی خۆیان لە ماڵەکەی خۆیان قوربانیکە حتمما دراوسێ چاوی لێتی لەبەرەوە دراوسێ لە هەموو کەس لە پێشترە بەشی بدە و ئەفەرمێ بەشێکشی هەڵگرن قوربانی سونەتە وای لێ بکرێ بەداخەوە خەڵکێکێ لە قوربانی خۆی ناخوا ئەو پێچەوانی سونەتە و کارێکی باش نییە و زاناکان ئەڵێن یەک پاروی بکەی بەخێر یعنی گریمان یەک پارۆکا بەخێر کەسەکە بەر ئەو حەدیثاکەوێت یعنی کەسێک حاڵی باش نییە بەڵام ئەوەندەی بەدەستوێ قوربانیە بکایە بەداخەوە من ئەم قسەیم لە زۆر شوێن وتووە خەڵکێکی زۆر هەبووە پێش دەژن پارەی ئاژەڵێکی داوە بە قوربانی باشە بە دوو مانگ بە مانگێک پارەی ئاژەڵێکی داوە بە یا خەڵەکەی پێش دەژن ئاژەڵێکی سەر بڕیوە بۆ گۆشت و تەرتیباتەکەی ئێستا شەیتان ئەڵێ قوربانی مەکە زۆر هەڵەیە بەڕاستی و کارێکی زۆر خراپە لە کاتێک یعنی زۆر بەمان زۆر خێزان هەیە ئەوانەی کە بڵین وەزعان باشەیە مام ناوەندن بە مانگێک یا بە دوو مانگ احتیمالیە پارەی قوربانیەک بن بە گۆشت و بە هەندێک شتی زیادە و ئەوانە کە ئەم قوربانیە زۆر خێرە و ئینسان هەوڵدات کەم تەرخەمیتیانە زۆر باشە ماوەستا دەرفەتی من لەگەڵ جەنابەت تەواو بووە زۆر سپاس بۆ دەرفەتێکە بێمە بەخشی لەمە زیاتر لە کاتت ناگرین بۆی کە تۆش التیزاماتی ناو ماڵ و منداڵ و گراوسێوانتان هەیە زۆر سپاس بۆ دەرفەتەوە هەمیشە لە جەژن و خۆشی و شادیایی مامۆستاگیان خی گەورە مۆفەقتان کە سەربەرز بنین بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرم و لەگەڵ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ هاوڵاتیان دەگەڕێمەوە وڵاتە جەژن نامەی لێخۆشبوونی خوداوەندە بۆ بڕواداران. جەژن ئەکەینە هێمای برایەتی و خاڵ پێکەوەبوون و شاڕێگای وەرچرخان و سەکۆی چارەسەری خەمەکانمان. لە جەژندا شادی و خۆشی لە ئاسمانەوە بۆ سەر زەوی ئەبارێ و ئێمەش ئەیکەینە شیرینی پێکەوەبوونمان. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز کە کامران دیارە دایکی ئەحمەد لە سلێمانیەوە لەسەر خەت لەگەڵمانایە دایکی ئەحمەد سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت لە تۆش ئینشاءڵڵا لە هەموو مسڵمانانی بەڕێز دەستخۆشی بەرنامەکەتان بکەن یەخوا هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس دایکی ئەحمەد. دایکی ئەحمەد ئەمەوەیە پێش هەموو شتێک پێم بڵێ لێرەوە جەژنە پیرۆزە لە کێیەکەی و جەژن لایەوە چۆن دەگوزارێت؟ والله الحمدلله جەژن زۆر خۆشە یەخوا جەژن بە قوربانیەوە بەڕێوەچێ ئینشاءڵڵا زۆر خێرە ئەو کەساناڵێن دەسڵاتمانی ساڵە و ساڵەوەی کە هەیە یعنی ئەمە بۆ خوای وەکو ڕۆژوە چۆن ڕۆژ بۆ خوای قوربانیش هەر بۆ خوایە با ئەو شوێنە بڕژن لە پێناوی خوای خۆی گەورە ماڵ مناڵیانە پارێزی ئەو ساڵە هەتا ساڵێکی تر ئینشاءڵڵا لە بەڵامسی دەست ئینشاءڵڵا. لێرەوە پەیامی تۆ بۆ خەڵک چییە بۆی کە جەژن گەرم و گوڕتر بێت و گەرمنازایەکان لە دڵەوە بێت و زیاتریش بێت؟ والله جەژن بە نامە و بە کورتە نامە و بە موبایل بەسەر نەبن
زۆر باشە چیتر بە سەردانیکردنی یەکتری نەڵێن وڵاتت ئەمە تەلەفۆنەوە کوریانامەم بە نردووە با سەردانەکان گەرم و گوڕێکی پێوە بێت و نەبین بە خارج و داوای وڵات خەریکە هەموو دەستورەکانمان وای لێ زۆر باشە کاک کامران چیت هەیە بۆ دایکی ئەحمەد زۆر باشە دایکی ئەحمەد زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دیارە سۆماخانمان لەگەڵە لە حاجی عومەرانەوە سۆماخان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت تۆ لە پێم بڵێ جەژن لە حاجی عومەران چۆن دەگوزارێت و ئادابە تایبەتەکانی لای ئێوە چۆنن لە ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. جەژنە پیرۆزەی خۆمان ڕاستی ئێوە و کەناڵە بەڕێزەکەتان دەکەم. لە تۆش پیرۆز بێت بە ناوی هەموو کەناڵی ئاسمانی پەیامیشەوە. هیوادارم جەژنێکی خۆش بێ بۆ ئێوە و بۆ هەموو گەلی مسلمان و جەژنە پیرۆزە ئاڕاستەی هەموو مسلمانانی جیهان دەکەم و عادیانی کوردستان لە مەکە و مەدینە و بە هەموو کەسکاری خۆشەویستم. ئینشاءالله و ئێمەش بە هەمان شێواز جەژنە پیرۆزە لە ئێوە و لە تەواوی کەسوکاری خۆت و هەموو حاجی عومەران دەکەین و ڕێز و سڵاومان هەیە لێرەوە بۆ حاجی عومەران و بە هەمان شێواز ئێمەش وەکو جەنابەت دوعای خێرمان هەیە بۆ حاجیان و لە خوای گەورە داواکارین حەجی حاجیانمان قبوڵ بکە بەڵام سۆماخان پێم بڵێ تایبەتمەندی جەژن لای ئێوە چۆنە و پەیامت تۆ بۆ خەڵکی چی هەیە بۆی کە جەژن گەرم و گوڕتر بێت بەڵێ وەکو هەموو جەژنەکانی تر بەیانیان کە دایک و باوکم هەڵدەسن جەژنە پیرۆزانیان لێ دەکەم و دایکم هەڵدەسێ بە چێشکلێنان بە قەیسی و بریند و تەماتە و گۆشت و ئەو شتانەوە سیفەتی قوربانیکردن لە عاجۆمەران زۆر بربڵاوە یان ئێستا زۆربەی خەڵکی ناو عاجۆمەران هەمووی سەرقاڵی ئاژەڵ سەربڕینا بۆ ئەوەی بیکاتە قوربانی بۆ خودای گەورە و بۆ لە گوناهەکانمان خۆش بین. الحەمدولillah یانی واتە باوەڕت وایە قوربانیکردن ئەمساڵ جیاوازی هەیە لە چاو ساڵانی ڕابردوودا؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی ناوچە عاجۆمەران ناوچەیەکی سنووردارە و خەڵکەکەی زۆر هەزار نییە و زۆربەی ماڵەکانێنی هەمووی قوربانی دەکات و قوربانی دابەش دەکات بەسەر خەڵکیان. کەستان ڕۆشتووە بۆ حەج ئەمساڵ؟ نەوەڵای ئینشاءڵڵا بۆ خۆمان دەچین. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا کاکەوان چیت هەیە بۆی. سۆماخان چێشتی جەژن لێناوە؟ سۆماخان دوبارە دەستخۆشتان لێ دەکەم. سۆماخان چێشتی جەژنی لێناوە؟ بەڵێ؟ چێشتی جەژنی لێناوە سۆماخان؟ بەڵێ ڕۆڵا دایکم بەیانی زوو هەستا قەیسی شوامنی شاوکاریم کردی و شتی جەژنان هەمیشە کەسی گەورە لێ دەنێ بەدەست دایک خۆشترە بۆیە دایکم زیاترە و لێ دەنێ. دەست و خۆش بێ سۆماخان زۆر سپاس بۆ سۆماخان لە حاجی عومەرانی خۆشەویست. زۆر باشە پەیوەندێکی ترم لەگەڵایە بینەرانی عزیز دیارە کاگڕێکار لە سلێمانیەوە لەگەڵمانایە من پرسیارم هەیە بۆ ئەو بەڕێزانی کە پەیوەندی دەکەن بەڵام پرسیارەکانم پاشکەمێکی تر ئامادە دەکرێت بە داوای لێبوردنەوە و کاتە پرسیارمان دەبێت ئەوەی کە وەڵامی ڕاست بەدەست بێنێ لە پرسیارەکانم خەڵاتی تایبەتی خودی کەناڵی ئاسمانی پەیامی بۆ دیاری کراوە کاک ڕێکار سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا کاک ڕێکار پەیامە چی هەیە بۆ خەڵک بۆی کە جەژنی قوربانی پیرۆز گەرم و گوڕتر بێ و گەردن ئازاییەکەیان لە دڵەوە و زیاتریش بێت. داواکارم لە خەڵکی کە ئەم جەژنە زۆر بە گەرمگوڕیەوە بێنە دەرەوە جەژن نەخۆشەکان وەلا بێن کە جەژن فەرزی خۆی گەورەیە و جەژن فەرزی خۆی گەورەیە کە ئەم جەژنە هەمووی کەسەکان بەسەر کێنەوە و جەژنە پیرۆزی یەکتری بکرێت. ئینشاءڵڵا کاک ڕێکار بۆ هیوایی کە جەژنی قوربانی پیرۆز ببێتە وێستگەیەک بۆ ئارامی و ئاسایش و ڕەوانەوەی هەموو کێشانەی کە لەناو هەرێمی کوردستاندا هەیە و دووبارە جەژنت پیرۆز بێ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرم و چەند میوانێکی تایبەتم هەیە کامەوێ لەگەڵ میوانەکانمە جەژنی ئەمڕۆتان بۆ بڕازێنمەوە دوورمەکەونەوە لە شاشەی پەیامەوە بمێنەوە لەگەڵ مابن لە دوای ناوبڕەکە لەگەڵ سێ گەنجی خۆشەویست سێ گەنجی تازە هونەرمەند دێمەوە خزمەتتان. دەستی یەکتری بگرن بۆ تۆقە و پیرۆزبایی با دەم و چاو ڕووتان هەر خەندەی لێ بباری.
جەژنە مسلمانانە توخوا لێم ببورن هەمووتان گیانە لە باتی نوقڕ و چوکلێت و جەژنانە زۆرش ئەو لەو کۆنانە لەوانەیە نەبی بەس 1920 پێم وایەتەوە بابەتی ڕەخنەی نووسی لە ڕاوچێت نییە هیچ نەوەڵار زۆر تەبیعی زانیم نەمزانیم بە جەماعەت نوێژمان دەکرد ئەویش هات ئەویش بۆچی ئەوە تەماشای کرده بوو بەتوی دیارەوە سونەتە چیمەوە کە دەشە ئەویش ڕاست پێی خۆی وەچی مەدانا بووە پێی خوار کرده بوو وەڵا کاکە نازام چێ بوو لە پاشان هات بۆ تێرەوە تو لێ هەڕ ئەتوش پێت تەواو نییە وەتی ناوە پێتەوە بۆتی لێ هەڕاوەستای بۆ تێدی لێوانەوە سونەتە چی ئەوانە لێ هەڕاوەستا بە منیش گوتم باو خێرە بە منیش ببڕێ هەریچ ناخواریم لە خۆی ئیسماعیل گوتی جەماعەت وەڵای ئەمن هەز دەکەم گەرماتی خۆشحاڵم کە لە هەر چوار ڕۆژی ژەژنی قوربانی پیرۆز دەوێ ئازیز و خۆشەویست دەگەمەوە ناو سروشتێکی جوانی کوردەواری و لە گوندە شیرینەکەی نۆرێ لە ناحیەی سەرکەبکان و لە ئیدارەی ڕاپەڕین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین مامۆستا تەماشای ئەشت قۆڵانەکەم تەماشا ئەشتە قۆڵانە کی هایدلی یاولای دەلی هەر کامەی ئەتۆ بە کەیفێتە ئەمیش سەرەتا پیرۆزبایی خۆم لە گشت مسلمانان دەکەم بە تایبەتی دلێن ئەتەماشای خۆی دەیکە باشی لە بوو لێم تێک دەدەن لاقم ئەوا لێک بوو تەکوسی هات بقە الله قوڵە هەر ڕایکێش لاقل خێرەخێر ئەوام خێر و چێ کوڕتم نەکەی ئەوە چ نەکی تیبا بەجان 20 ساڵم شوانی کردووە لاقی سەد وزی مەڕەستەوە زەبایەخشیش پێڵە مەسەلەی چکولیاتە ئێستا ئاکە علی باسی چکولیاتانی کرد چاکە کوتی چکولیات نازانم خەراپن و ئەو شتانە وەڵڵاهی ئەو ئەحمەدە ڕیزەی بوو وەڵڵاهی وەک نوقڵانیان دەخوا وەگوڵە بە ڕۆژان کۆرا زەعبۆی گەڕێ دێتەوە شەوێشیان دەخوا شەوێشیان دەخوا کۆرە پێم سەری دەڵە شەکرە هەیە هەر ئەسڵە و دەهۆی ناکە هەستاوە جارێ خزمی دە ماڵی خەزووری بۆ هەمووانی نردوە بۆ 6 ماڵانی دەوروبەری خۆی نەداوە ئەوە کەنجەکان ها بۆ ماڵە بابان ئەوە دەڵە سیپەلاکم بۆ نردوون واللهی بیلای ئەوە ئەگەر منداڵ پیشنەمازە پێ هەڵاڕۆیی ئەو شوێنی خۆی هەیە خۆ جا ئەولاد ئەگەژنی هێنا خۆ بابی وە بیر نامێنین بابی وە بیر نامێنین زۆر وڵاتان گەڕام لە نێو وڵاتان نەمدی وڵاتێک خۆشن لە وڵاتی خۆمان های دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە لەگەڵ سێ گەنجی خۆشەویست کە دەیانەوێت تازە ببنە هونەرمەند و ڕێگای هونەریان گرتووەتە بەر ناویان بنێم گروپی وازام شێخ محەممەد و کاک محەممەد وایە پێخود بوو یا شێخ محەممەد بوو میوانەکانم دەناسیێنم پێتان کاگەلەند کە دەرچوو ئێستا مەرحەلە دوی تۆپی وانە زۆر باشە کاک محەممەد ئەمساڵ بەشی تۆپ ئینشەڵڵا چەندەم بووی لە سەراستی هەرێمی کوردستان ساڵ هەشتم لە سەراستی هەرێمی کوردستان کاک محەممەد ئامان جوانیە کاک محەممەد سەلاح ئەمساڵ پۆلی شەشی وانە ئەم سیانە دیارە لە ئەندامی ڕێکخراوی و قوتابیانی کوردستانن لە هەمان کاتا دەیانەوێت ڕێگای هونەرێکی جوان و ڕێک و پێک بگرنەبەر و ئەمڕۆ لەگەڵ منە میوانن
زۆر سپاسانەکەم بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت لێرە و جەژنە پیرۆزە لە کێەکەن کاک محەممەد لە تۆ دەست پێەکەن تەڵام پۆلی شەشی خێزان شتت نیە هەر دەبێت لە دایک و باوکی وانە عثمانێکی سەر ئەم زەمیناکەم لە سەرەتاوە دایک و باوکی خۆشەویست و عزیز و پاشان قزم کە سوکار نزیکە ئەگەر نادی تای بۆ ئێستا لەکوێ بوو مایکە بەستکەرەوە لە ماڵەوە بووە ناچیتە دەرەوە ماڵی خزم کە سوکار کاک محەممەد ئامان جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستی هەموو